ڕۆسوە لە ڕاستیەن من پێم وایە یعنی چەند گرفتێکێ نەتەنیا قەزیی با بڵێن یعنی من پێم وایە هەڵکشانی بزنەوەی ناڕەزایەتی کۆمەڵایەتی لە کوردستانە لە ئاسی چەندایەتی مەسلەیەکی گرینگە بەڵام لە پاڵ ئەوەشە لە ئاستی چۆنیاتیش ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە دەبێت لە ڕاستیە ینی گرنگجی پێبێ من پێم وایە باڵادەستی عقلەتی لیبرالی لە مامەڵەکردن لەگەڵ بزنەوە کۆمەڵایەتەکان لە ناویان لە ناوە خۆیان لە ڕاستیە ئەوە ڕاستەخۆت ئەوەش دەستە ڕاستەخۆ یعنی خزمەتی چینی دەسەڵاتدار ڕاستە ناڕازیە کە ئەمە خۆی لە غیابی خستنە ڕووی بەدیل دەبینێتەوە بەدیل یعنی ئەگەر ئێستا سیر بکەین نەک لە ئاستی گۆڕینی کەسی و بە شخصەنەکردنی قەیرانەکان یعنی بەدیل نە لە ئاستی گۆڕینی کەسی و حزبی بەڵکو لە ئاستی پرۆژەی سیاسی ئابووری جیاواز بەم ناوەڕۆکی ئەمڕۆیە لە خۆپشاندانەکانی بەغداوە سیر بکاو عوسمان و شارەکانی تری عێراق بینیمان لە جێگای گۆڕانکاری لە ئاستی سیاسی و ئابووری چەمچی گۆڕانکاری کورت کرایەوە بۆ گۆڕینی کابینە و ڕەتکردنەوەی ئەنجومەنی پارێزگاکان و هەڵبژاردننی پێشوەخت و هەتا دوایی تەمان ئەنجامەکەی ئەوە بۆ ئەم کابینەیە نەک نەیتوانی هیچ بگۆڕێت بەڵکو تەنانەت ناتوانێت موچەش بەبێ قەرز با بڵێن دابین بکات نەمە یەکێک لە خاڵەکان لە کوردستان من پێمان لە گەرمی هەڵکشانی چەندایەتی بستنەوەی ناڕەزایەتی کۆمەڵایەتی هەندێک لایەن و ئێستا دەبینین هە لە ناوم بستنەوە کۆمەڵایەتیە داواکاری شکلی و گۆڕینی کابینەی وزاری دەکاتە داوای سەرەکی خۆپشاندەران بەبێ خستنە ڕووی ئایدایەکی سیاسی و ئابووری هاوکات لەگەڵ ئەم گۆڕانکاری شکلێکە جیاواز بێ لە ڕاستیە بەرزکردنەوەی من پێم وایە ئەم جۆرە دروشمە بێ ناوەڕۆکانە کە ڕەنگە بە جۆ لە جۆرەکان ئەمڕۆ بتوانێت ناوەندێکی جەماوەری قەنەعات پێ بکە من پێم وایە جارێکتر دەبێتە هۆی پێ دەوتری خۆبەرەمێنانەوە و بەردەوامی قەیرانەکان کە سەرانجام ناومێدی بە تێکۆشانی جەماوەری دروست دەکات وەک لە ڕابردوو ئەوەی لە برادرانی بزوتنەوەی گۆڕان لەگەر ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان کردیان خاڵێکتر دەبێت لە ڕاستی ئاماژەی پێ بکەینەوەش قەیرانی حزبی دەماوەری ئاوڕۆ عوسمان یەکێکە لەو مەسەلانەی من پێم وایە دەبێت ئێمەی چەپەکان بە ئەهمیێتەوە وەرگرین من پێم وایە ئێستا شتێکێ پێی دەوترێت قەیرانی چەمکی حزبایەتی و ئەو پێ دەوترێت حەزب لە هەرێمی کوردستانە و حزبی جەماوەری مەبەستن طبعا دوورکەوتنەوە لە حاڵەتی تەحەزوب یەکێکە لە وەکارەکانی خۆ بە دروستکردنی بزنەوە کۆمەڵایەتیەکان لە خۆڕێخستنی سیاسی یان ئەوەی پێی دەوتری هەمانجیکردن لەگەڵ هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئەم دیاردەیەش یعنی ڕاستەوخۆ پەیوەندی بە ئیشکالەتی ژیانی حزبیەوەیە بە جۆرێک لە زۆرەکان لە ڕاستی دەتوانین بگەڕێنەوە بۆ دیاردەکانی وەک مۆنۆپۆلکردنی حزب لەلایەن کەمینەیەک گۆڕان لە پێکاتی چینایەتیان دەزار باسیەکرێ وەرگەڕانی حزب لە وەسیلەوە بۆ ئامانج نەبوونی ڕوئیا و ئیرادە بۆ خستنە ڕووی بەدیل یان ئەوەی کە باز لە خوێندنەوەی با بڵێن خوێندنەوەیکی ڕوون بۆ باردۆختی ئەمڕۆ ئیستیقلالکردنی خاڵێکتر من پێم وایە ینی گرینگە باسی کەینەویش هەر لە پەیوەست بە ئەسەنگانی بەردەم بستنەوەی ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان ئیستیقلالکردن ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان لەلایەن هێزەکانی ئاینی ئەوەی جەنابەت باست کرد بە لیبرال و پۆپۆلیستەکان ئەمە ڕاستەخۆ پەیوەندی بە ئەوەی باسمان کرد لە سەرەتا بە شێوەی خۆڕستی و هەرامەچی خۆپشاندانەکانەوەیە دەبان کاتێک خۆپشاندانەکان خۆڕسک و هەڕەمی بێت دەزوەردان و ئیستیقلالکردنی لەلایەن هەر لایەن و هێزێکی ڕێکخرا و ئاسان دەبێت ئێمە نموزەجی ئێستا 10 ساڵ بەسەر خۆپشاندانەکانی بەهاری عەرەبی تێپەڕ دەبێت جگە لە ئەزمموی تونس دەتوانی پێی بڵێ لە ڕاستیە ئەزمونونەکانی تر تا بە ئێستا ئەم پەیامە نەگەیشتووە و کێشەکانی خەڵک وەکو خۆی ماوەتەوە طبعا کاتی ئێمە ئەو خاڵانە باسەکەین یعنی سەرڕای ڕستکردنی ئەم خاڵانە من پێم وایە ڕۆڵی خۆپشاندان و چالاکی بزنەوە کۆمەڵایەتیەکان نا یعنی بەو مانانی ئێمە بە عەقڵیەتی کردیەکی یەکلاکەرەوە هەڵی بسەنجێنین بە پێچاوانەوە من پێم وایە ئەمە پرۆسەیە بەهۆی بەردەوامی و کەلەکەبوونی دەتوانی بە چەندین خاڵێتر ئێمە کاریگەریەکانی ڕیز بکەین کە لە داهات دەبێتە گۆڕانکاری نەوەعی یا بەمانایەکی تر مەبەستمان یعنی نەبینین ڕۆڵی بستنەوە کۆمەڵایەتیەکان نیە لە فشار و کاریگەریەکانی لە ئێستاە بەسەر سیستەمی سیاسی و ئابووری کلتوری بە پێچوانەوە ئەمڕۆ ڕۆژ لە دوای ڕۆژ هەیمنەی ئەو ڕۆسمانە خاڵ لە من زۆر گرینگام هەیمنەی بستنەوە کۆمەڵایەتیەکان بەهێزتر و بەرزتر دەبێت لە بەرامبەر هەیمنەی دەسەڵات ئەمەش ترسێکی ڕاستەوخۆی لەلای دەسەڵات دروست کردووە طبعا بەکارهێنانی تونوتیژی و گرتن و ڕێگەنەدان بە خۆپشاندان ئاماژەی ئەوەیە دەسەڵات باش لەوە گەیشتووە ڕاڵە و پەیوەندەکانی لەگەڵ زۆرینەی خەڵک پچراوە لە ڕاستیە بۆ هەر کارێکی بە کۆمەڵ جوڵانەوەیکی ئەم بزوتنەوەیە بە هەڕەشەیەکی گەورە لەسەر خۆی زانی
ئەمە یەکێکە لەو بابەتانی من پێم وایە بۆ ئێمە لە بارودۆخی ئێستا زۆر گرینگە یعنی بزانین کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بستنەوە کۆمەڵایەتیانە دەکەین بۆی تووشی ڕەشبینی نەبیت و هەندێک جار یعنی وەکو خۆی بخوێنینەوە ئایا ئەمە بزوتنەوەیکی مەطلبیە ئایا ئەمە بەپی ئەو ڕزبەردە سیاسیە دەتوانێت چ گۆڕانکارێک لە وەزعی کوردستانە بکاتن و بنەمای ناڕەزایەتەکە چییە و ڕۆڵ و کاریگەری ئێمە لەناو ئەو بستنەوەانە چیە ڕەنگە یەکێ لەو پرسیارانەی کە ڕوبەڕوومان بێتەوە عوسمانەوەی کە ڕۆڵی چەپەکان لە ڕاستیە لە پەراوێزی ئەم ڕووداوانەیە ئەمە پرسیارێکی واقعی نییە ئازای چون تۆ مۆزوعەکە زۆر ئەم لەولا ڕۆشن نییە بەرەو کوێ بیت بەبۆ چوێنی من خۆ دەزانی بەڵام من یەک مەسەلەی ئەساسی بڵێم باسی دیاردەیەکن کە حزب چۆن دروست دەبێت حزب چۆن نەکرێ حزب جەماوەری بێ جەماوەری نابێ ئەوانە چەند باسێکە نەکرێتان لە شوێی وەختی کە قسەیان لەسەر کاو بۆ چوونی جیاوازە بێت لەوبارەوە لە ئەوەتی حزب ئەحزابی دروستکەوان بۆ چونانە هەنوویەن و ئەچێت ئەو باسێکی تر بەڵام لەسەر باسەکەمان لەسەر ئەم هەم قەیران بوو هەم لەسەر ئەم مۆزوعی هەڵسانە جەماوەری خۆشان جەماوەری بووە ئەم خۆشانە جەماوەریانە ئەبێت تاکید کەمە سەرەوەی بەرەوەی بێمە سەر باش شتێک کە بڵێم ئەزانی چۆن هەروەی کەڵێن خەڵک ناڕازیە بەرامبەر بەم دەسەڵاتە زای چۆن دەستی گەرم کردووە 29 ساڵە یا 30 ساڵە لەگەڵ دوو هێزی سیاسی میلیشایە خەڵک ئەم دوو هێزەی ناوێت خۆی تۆ سەرماداریم ناوێت ئەوە فەرقەکە ئەم دوو دەسەڵاتە جا گەندەڵن زوڵ مستەمیان کردووە چەسانەوەیان کردووە خۆرخی سەرەت و سامانیان کردووە قاچاقچێتیان کردووە هەموو شتێکیان کردووە هەچی بە شەرت پێی ناخۆشێ کردویانە و خەڵک بە هەر قیمەتی بێ ئەوێن دەست چۆن خەڵک بە هەر قیمەتیویست حکومەتی بەعەز بڕوە ئەمریکاشاو پێی خۆش بکەوە ئێمە هەر وەختە ئێمە وەکو کۆمیسەکانمان و ئەگەر حکومەتی بەعەز بێ عێراق وێرانەکە ئێستا من باسەکە لەسەر ئاست و واقعیەتی خەڵکە توازن قوا هاوسنی هێزی خەڵک ئەگەر بچێتە پێشەوە بەبێ ئەوەی بەدیل هەبێ بەبێ ئەوەی ئێمە هەبین لە شوێنێکا ممکنەمانە ڕاونێن ئەمە باسێکە واتە لە شوێنێکا خەڵک خۆیەتە مەیدان ئەگەر ئێمە نەمان هێنابێ ئیشکردن لەناوێ ئاسان نییە جۆری بەرنامەکەت ئاراستەکەت نەخشەکەت ئاسۆڕۆشتنە و حرەکەیە دەوری تۆ ئەگە حیزبی یا کۆمەڵێک چەپی یا کۆمەڵێک فەرقەکە هەمووی ئاسی تەوازن خۆی تۆ چێ بۆی کەپتوانی چ دەخالێتە پێ لێە بەڵام ئەگەر تو مسبقەن ئێمە خۆمان وەکو کۆمەنیست وەکو کەسانێکە استراتژێت و بۆچوونێک زوتنەوەیکی کۆمەڵاتی ئەمانە کۆمەڵگەیەکی کە بینا بکرێ و تەواوی ئەم کۆمەڵگەی هەڵۆشێتەوە هیچ بزوتنەوەیکی کۆمەڵاتی بۆ جوازی لە ساحەی سیاسیە دەوری نەمێنێ بزوتنەوەی کوردایەتیە بزوتنەوەی لیبرالە بزوتنەوەی دیموکراتخوازە سۆشیا هەر هەمووی ئیسلامیەکانن هەموو ئەوانەی کە دیفاع لە سەرمایه‌داری و کاری بەکرێکەکەن ئەمە کۆتایی پێبێ ئەوە ئامانج و بەرنامە دنیای باشتری ئێمێ ئەمە شەڕێکی دوور شەڕێکە هەموو ڕۆژێ بۆ مەطرحە تا گەینەوەی کە تەوازن خوا گۆڕ بوو مەسەلێ ئەمە بێ خۆ ئامادەکردنی پێشوەختی بێ ئەبێ تەشکیلاتی تەنظیمی بەخۆتی هەبێ کۆمیتاتێ هەبێ کۆمیتەی کۆمونیستیت هەبێ لە کولی شوێنێکە نفوزی جەماوەریت هەبێ جامە حیزبە هەر جینێکە هەر گروپێ لە کۆمەنیست هەرکە هەر جیهەت هەبێ ئەوەی کە چۆن وردەوە هەنگاو بە هەنگاو ئەمڕۆ چیەکە بەیانی چەکاتێتە پێشەوە کارێکە تۆ کۆمەڵگەی سەرمایه‌داری ڕۆشیتەوە بەڵام لە ئێستاە لەگەڵ ئەم نەڕەزایەتیانەیە غێری ئەوەی کە تۆ ئاسۆی سوشیالیستی یا بەهێز بکەی بەجار لەوەی کەپتوانی تەوازن خواکەی بگۆڕی بەجار لەوەی کەپتوانی بڕین ئەوەی لە شار بەدەستەوە بگری شاری بچوو بەدەستەوە بگری قوەی ئێستا هەیە ئەو ناڕەزایەتی کۆمەڵاتی ئێستا هەیە دەتوانێت چی بکە دەتوانێت چی گۆڕانکاریێک فەرز بکە ئەوە ئەزانی چۆن گۆڕانکاری ڕەنگەرەوە ئەم دەسەڵاتە بڕووخێنێ جەمعێکیی بۆ جوازی بێنە سەر حکومەت ئەمە واقعەتە بەس داواکاریەکانی عوسمان هەموو داواکاریەکی با بڵێن داواکاریەکی تەبەقیە داواکاریی چەپانەیە مەسەلەی موچە مەسەلەی عەدالەتی کۆمەڵایەتی نێشتنی هەیمنەی دەسەڵات ئەم داواکاریانە ئەمە داواکاریی چەپ نییە یعنی داواکاریی چەپانە نییە ئەمڕۆ زۆری خەڵی و داواکارانە ئەو داواکارانە شکلی ئەترازەکە بوو بەڵام ناوەڕۆکی ئەترازەکە ڕاماڵی نیەم دوو دەسەڵاتە بوو ئەو جایە تۆ لە دەسەڵاتێک جێگیر بێ خواسی لێ داواکەی تەڵەباتە بێ لی بڵێ موچەکەم بۆ کرێکەم بۆ زیاکە تەمینی سەحیم بەرێ مەسەلەن بۆ مەسکەنی باشم بەرێ شوێنی ژیانی باشم بەرێ
ئەمانە مطالباتەکە لە هەموو دنیا لە بەرامبەر دەسەڵاتدارە لە بەرامبەر سەرمایهدارانە مەطرح بێت بەڵام ئێستا ئەگەر تۆ سێریکەی مشکلەکە لە هاتنە مەیدانی خەڵک لە سلێمانی و کە دەست بە دوایی چۆ ناو شارۆچکەکانەوە مەسەلەکە موچە بوو بەڵام ئەگەر موچەیە مەقەڕەکان بۆ سووتێنن چۆی کە ڕەمزی حکومەتە بۆی سووتێنن ڕەمزی دەسەڵاتە یانم دەسەڵاتە بڕوە خەڵک ئەسەن ئەو ناڕەزایەتیانە لەکوێ باسی موچەکرا کێ دروستبی موچەی بەرز کردەوە هەر ئەیان و ئەمانە بڕوە کەس باسی موچەی نەکرد بەڵام بیدایەت و کە ڕایانگەیان بەنایەوەی کە بۆی بەخا سەرفکە موچەکە بێ و ئەسان ئەوانە پێشایەوانە نەما واقعیانە سێری و ناڕزایەتی بکەین ئەو ناڕزایەتیانە کوتم لە خواستێک کە ئەوێ ئەم دەسەڵاتە بڕا بوو بەکردان بەڵام تەوازنە خواکەی ئێشە ئامادەن یەکە بتوانێت بکارە بکە پاشەخشەی کردووە بە زەربیان لێداوە هێزی زۆری بۆ هێن ئەزای چی هێزێکی گەورەی هێنا یەکێتی و حتا ئامادەن ئێرە لە جێژ ئێرانش بێن بۆ ئەمە پاشەخشە بەکەن زۆر باشە ناڕزایەتەکان بەردەوامە هەڵەتێتەوە جاریکە چونکە تۆڕەبوون لە بەرامبەرم دەسەڵاتە زۆر بەقووەتە لە ئاسێکی زۆر سەرا من جا هەموو جەلشوی گەشە تابیرم کردووە خواستی نەمانی ئەم دەسەڵاتە سەراسەریە لە زاخۆ بیگرە بۆ خانەقین بۆ کۆڵی هەر هەمووی ئەوێم دەسەڵاتە بڕوە هەردوو خۆیان و هاوکارەکانیان ئەمە واقعەتێکە و ئەمە ئەوەی کۆمەنیستەکان لەم مەیدانەیە لەم نێوەیە چی گەشە پێیان خۆی ئامادە بکە کە بێتە بەدیل و ئەمە ئاسوی سۆشیالیستی تیابێت ئەمە هەیە ئێمە دروستمان نەکردو و نەشمان دوایە دروستیکەین خۆی هەیە ئەگەر ئێمە فریانەکەوین ئەگەر ئێمە هەوڵنین ئێمە لەسەر ئەمە یەک نەگرین وحدی عمل لەم بارەیەوە نەکەین خۆیان ئاسوی سۆشیالیستی تیابێز نەکەین دەسەڵاتی خەڵک و تەمینی دەسەڵاتی خەڵک نەکەین جا لە گەڕەکەەوە دەست پێکەین لە شارێکی بچووکەوە دەست پێکەین لە هەر شوێنێکەوە دەست پێکەین ئەو شوێنانی کە یەک دقیقە ئەو بارەگەیانە ڕەمزی دەسەڵاتە کە ئەو بارەگەیانە سای دەسەڵات دەما وڵا خەڵک نەچوو دەست ئیدارە بکە لەگەڵ ئەوە یەکێک لە زعفەکەی نوقسانەکەی ئەوێت تۆ ڕەمزی دەسەڵاتەکان ڕوخێنی بەڵام دەسەڵاتێکی کە نایتە پێشەوە لەبارەی